لە تۆڵەی یەک ڕووزدا رووسیا 10,000 کوردی کوشت. ساڵی 1940 هێندەی نەماوە یەکەم جەنگی جیهانی بەرپا ببێ و جیهان بکەوێتە پرسەوە. لەم سەروبەندەدا پیاوێک بە ناوی ئەلێکساندەر ئەیاس کونسوڵی رووسیا دەبێت لە سابڵاغی ڕۆژەڵاتی کوردستان. ئێوارەیەک بەهۆی ئەوەی چەند هەڕەشەیەکی لەسرە بەرگە و بنە دەپێچێتەوە و سابڵاغ بەجێ دەهێڵێ و ملی ڕێگە دەگرێت. زۆر دوور ناکەوێتەوە، دەکەوێتە بۆسەی چەند ئەفسەرێکی عوسمانیەوە و سەری لە لاشەی جیا دەکەنەوە و لە تورەکەیەکدا دەینێرنەوە بۆ سابڵاغ. ئەم هەواڵە دەگاتەوە بە رووسیا دوای 2 ساڵ و لە 21 ساڵی 1916دا بە بیانووی تۆڵەسەندنەوەی خوێنی کونسوڵ رووسیا سوپایەکی زەبەلاح دەیەنێتە سەر مەهاباد و ناوچەکانی دەوروبەری. لەو کاتەدا کوردێک حاکمی مەهاباد دەبێت بە ناوی قازی فەتاح. سەرەڕای ئەوەی بۆ رووسیای ڕوون دەکاتەوە کە هیچ کوردێک دەستی لەو تاوانەدا نییە و بەڵگەیان دەداتێ کە ئێستاش کەلوپەلەکانی کاتی هەڵاتنی کونسوڵ لە بنکەی عوسمانیە. بەڵام رووسیا سوور دەبێت لەو هێرشە و لەو تۆڵە ساندنەوە نابەجێیە. قازی فەتاحیش زۆر بەڕوونی دەڵێت من بەرگری دەکەم، چۆن دەکرێت من زیندوو بم و ڕووس بێتە ناو مەهابادەوە. هەر بۆیە قازی فەتاح دەبێتە یەکەم شەهیدی ئەو هێرشە و کوشتارەکە بە لە ناوچوونی 10,000 کورد لە ناوچەکانی موکریان و مەهاباد و سابڵاغ کۆتایی دێت. سوپاکە دەست لە پیر و منداڵ و لاو ناپارێزێ و کوشتارێکی گەورە لەو ساڵەدا دەنێتەوە. رووسیا لە ئەرشیفی خۆیدا ئەم کوشتارەی بە سەرکەوتنێکی گەورە بەسەر عوسمانیەکاندا نووسیوەتەوە و باسی کردووە. هەرچەندە ئەم ناوچەی کوردان بەدەست قاجارەوە بوو، بەڵام عوسمانیەکان بە بیانووی پاراستنی سنووری خۆیان لە زۆرێک لەو ناوچانەدا وەک فەرمانڕەوا مامەڵەیان کردووە. بەڵام فەرمانڕەوایەکی ئاژاوەچی، چونکە لە دیارترین نمونەدا کوشتنی ئەم کونسوڵەیان کردووەتە بیانووی دەستی رووسیا تا کوشتارێکی گەورەیان لەم چەشنە بەسەر کورددا هێناوە. عوسمانیەکان بەم کردەوانەیان ئەو قسە بەناوبانگەیان زیاتر سەلماندووە کە ئەفسەرێکی عوسمانی وتوویەتی کوردەکان دەکەین بە گشت دوژمندا، لە هەر لایەکیان بکوژرێت دوژمنێک کەمتر.